دەستپێکیش بە هەواڵی چلەی یەکێک لە هونەرمەند و ئاکتەرە دیارەکانی نێودنیای شان و واروها بەشێک لەو زنجیرانەی کە لەسەر شاشەکانە بینی هونەرمەند زایر عەبدوڵڵای کە ڕۆژی پێنجشەممە چلەیەم هونەرمەندە بوو بە ئامادەبوونی بەشێکی زۆر لە خزمان و هاوڕێیان و هونەرمەندانی کورد چلەکە بەڕێوەچوو دیارە دەستگای میدیای کورسات و واروها کامەرای کورسات مەگەزینیش لە نێو چلەکە ئامادە بوو کاوکارمان سۆنیا توانی لەوێ ئامادە بێت و چاوپێکەوتن لەگەڵ بەشێک لە هونەرمەندان و پەیامی ئەوان وهروەها باڵم هاوخەمی خۆیان بۆ لە دەزانی ئەم کەسایەتی دیاری نێو هونەر و ئەمەکتەرە دیارەی کورد دەرببڕن و لەگەڵەوەشا دوکومنتاریە کە لەلایەن دەستگای میدیای کورساتەوە ئامادە کرابوو لە نێو چلەکەیە توانرا بۆ ئامادەبووان نمایش بکرێت پەیامی بەشێک لە هونەرمەندان بۆ کۆچی دوایی و چلەی هاوڕێ و هاوپیشەیان هونەرمەند زایر عەبدوڵڵا بینین و ئەگەڕێنەوە لاتان فەرموو. سڵاتان لەبێت ئەمڕۆ مولێرە لە چلەی خاڵێ خۆش بوو هونەرمەند زایر عەبدوڵڵا کۆبوونەتەوە لە پەیامی تۆک هونەرمەندێک چیە لە چلەکە؟ بەڵێ ئەمڕۆ ئێمە ڕێگەیەکی دوورمان بڕی بۆ بەرەو هونەرمەندێکی گەورە هونەرمەندێکە چەندان ساڵا کە خزمەتی هونەری کوردیەکە هونەرمەندێ بوو کە ئەتوانم بڵێم سنوورەکانی هەموو بەزانە بوو لە هەولێر و لە سلێمانی و لە چەنان شوێنی ترکاری کردووە بۆ ڕێزێکیش لەو هونەرمەندە گەورەیە ئێمە ئەمڕۆ هاتوین لە چلەکە بەشدار بین. پەیامی بەڕێستان چییە لە چلەی هونەرمەندێکی وا گەورەیە کە ئێمە لەدەستمان دەستان خۆش بێ بەڕاستی زایر عەبدوڵڵا زۆر لەو گەورەترە کە بتوانین بە چەند چرکەی قسەی لەگەڵ بکەین تەنیا سەری ڕێز و نەوازشی بۆ دائەنوێنم دەم یادەیە و هەمیشە بیری ئەەکەم یادی ئەو ڕۆژانە ئەەکەمەوە کە ئیشم لەگەڵا کردووە سوودم لە تواناکانی بینی و یادی بەخێر. سوپاس. پەیامی بەڕێستان چییە لە چلەی کۆچی دوایی هونەرمەند زایر عەبدوڵڵا؟ بەداخەوە ئێمە تەمەنامان کرد ساڵی 2025 هەمومان لە درامایەکە کۆببینەوە بەڵام جێگەی ئەسەفێکی گەورەیەوە کەڵە هونەرمەندێکی وا گەورەمان لە گیر چوو بەڕاستی جێگەی زۆر بە زەحمەت پڕەبێتەوە ئێمە چەند کارێکمان بەیەکەوە کردو لەگەڵ سلێمانی وەولێرە بەداخەوە جێی نیگەرانیەکی قوڵە بەڵام هیچ شتێکمان پێ ناوتێکی بکەین. مامۆستا حکمەت سڵاو لەبێت پەیامی تۆک و هونەرمەندێک بە لەدەستدانی هونەرمەند زایر عەبدوڵڵا چییە؟ هونەرمەندێکی زۆر هێمن و لەسەر خۆ بە کارامەمان لە کیس چوو بەڕاستی ئێمەی ناتوانین بڕێن بەجەوتا لە چلەکەیە دانیشتوین ڕێن خوایە ئیتر ئەمە دوا ناخۆشی هونەرمەندان و کەس و کارەکەی بێ بەڵام ئەمە گوڕێک و هێزێک بۆ ئێمە با بتوانین زیاتریش بکەین زیاتری خزمەتی میلەتەکەمان بکەین و نامەکەمان بگەینین بە خەڵک. یادگاری تۆ چیە لەگەڵ هونەرمەندی کۆچ کرد و زایر عەبدوڵڵایە کە وەک دەزانین بە بەرهەمەکانی هەمومانی سەرسام کرد بوو؟ ڕاستە ڕۆحی شاد بێت بەداخەوە ئێمەی هونەرمەندان تاکو نەمرین ڕێز و تایبەتی بۆ دانان لەلایەن بە تایبەتی لە کوردستانە بەڵام ئێمە وەکو هونەرمەندان لەبەرەوەی کە ڕۆحی ئەم هونەرمەندەمان شادکەین و هاتوین بەشداری ئەم چلێ بکەین لە سلێمانی هاتوین بە خۆشحاڵی هاتوین بەداخەوە بۆ لە دەزانی کاک زایر وەکو هونەرمەندێک. کاک غەفور سڵاو لەبێت زۆر سپاس. کاک غەفورێکی کشە لە وەکترانەی کە خاوەنی کۆمەڵە بەرهەم بوون و یەکێک بۆ لە هاوڕێیانی هونەرمەند. کاک غەفور تۆ پەیامت چییە لەم ڕۆژەیە؟ بەداخۆ ئێمە ئەمڕۆ لە حوزور دلێکی سپی ڕۆحێکی سپیان کە چ ڕۆژە بە جێهێشتوی ناتوانم بڵێم کارە ساتێکە بۆ دراما و شانۆی کوردی کە کاک زایر بە جێهێشتون وە کاک زایری چێبوو لەوانەی کە هەمیشە عەشق و خۆشەویستی هوندیدا بوو بەداخەوە ئەوە ڕێگای هەمومانە هیوادارم خوا بێخاتە بەهەشتەوە ڕۆحی ئاسوو دەبێت. خۆش بێت. مامۆستا بعدین سڵاو لەبێت پەیامی تۆ لەم ڕۆژەیە چیە دەتەوێت لێرەوە
چ بەڵێنێک بیت کە یادی ئەو بە زیندوی هەمیشە بمێنێتەوە لە نێوماندا. بەداخەوە ڕۆحی شاد بێ کاکە زایر پیاوێک چەشنی پەپوولە لە نواندنا سنووری نەبوو، یعنی کاڵێن سنووری نەبوو لێ نێوان هەولێر و سلێمانی و هەڵەبجە ئەمانان پیاوە سنووری نەبوو لە هەر شوێنێ کاری هونەری بواە ئیکرد زۆر بەداخەوەی نانی بەڕاستی کاک زایر ڕاستە مردن بە دەستی خوایە بەڵام مابووی یەکێک لەو هاوڕێ هەیە من و لەسەر خۆ پیاوە جوانانەی هەولێر بەداخەوە من هەرەوە ناڵم ڕۆحی شادی ئارام بێ بە هیوان ئێمەش بتوانین ڕێچکەی ئەو بەرنین. یەکێکتر لەو هونەرمەندانەی ئەمڕۆ کە لێرەیە مامۆستا مستەفا کە ئەو لە بەرنامەیە چەندین بەرکەوتنی هەبووە لەگەڵ ئەو هونەرمەندەیە و خاوەنی کۆمەڵێک یادگارین. مامۆستا تۆ چ پەیامێکت هەیە لەم ڕۆژەیە؟ زۆر بەداخەوە چل ڕۆژ لەمە پێش هونەرمەندێکی پاک و دڵسۆز و بە ئەمەک پیاوێکی نیشتمان پەرۆر و دڵسۆز بۆ هونەری کوردی خزمەتێکی زۆری کرد لەو بوارە خۆی گەورە بردیەوە بۆ لای خۆی خەموو خەفەتێکی گەورەی بۆ ئێمەش بەجێهێشت ماوەی 10 ساڵ بە بەردەوامی لە بەرنامە و لە کۆمەڵێک درامای تراکە بە یەکەوە کارمان کردبوو. هەر ئەوە ناڵێم هیوادارم خۆی گەورە بە بەهەشتی بەرینی شاد بکات و سەبووری بات بە کەس و کار و نەوەکانی خوا لێی خۆی بێت. ئەوەی دەبینرێت لێرە بێجگە لە هونەرمەندانی شاری سلێمانی و هەولێر و هەموو ناوچە جیاوازەکان کە ئەمڕۆ لێرە ئامادەن و بەشێکی زۆر لە هاوڕێیان و کەسە نزیکەکانی ئەو هونەرمەندە کۆچ کردووە لێرە ئامادەن لەگەڵەوەشە هونەرمەندانی گۆرانی بێش لێرە ئامادەن. کاک زایر لێرە کاک زایر تۆ پەیامت چیە لەم ڕۆیە؟ دەستان خۆش بێت پرسە ماتەمینی خۆمان دەبڕین بۆ هەموو کورد بۆ خەڵکی سلێمانی و شاری هەولێر و پرسە ماتەمینی خۆم دەربڕم بەرامبەر خێزانە سەربەرزەکەی هەمومان مردنە قەرزارین بەس با توخوا بە یەکتریمان خۆش بێت با ڕێز لە یەکتری بگرین. پەیامی من ئەوەیە نەک لە کاتی چلا یا لە کاتی مردنا بیر یەکتریمان بکرێتەوە بیرێومان کرد کە فڵان کەس کۆچی دوایی کرد تا لە ژیانین با ڕێز لە یەکتری بگرین و یەکتریمان خۆش بێت با لە چلادانە نیشین بۆ یەکتری. سپاس. قادر ئەزانم ساتەوە ختێکی ناخۆشە لە چلە یەکێک لە هاوڕێکانە بەشداری تۆ پەیامت چیە؟ من لە یادی چلەی کاک زایری هونەرمەند و ڕۆشن فکر و نووسەر هەڵێم بەڕاستی خەسارەتێکی گەورە بوو. کەسانی وەک کاک زایر تایبەتمەندێکی جوانی خۆیان هەبوو کە هەرگیز جێگای پڕ نابێتەوە. لە خۆی گەورە داواکارم ئینشەڵڵا ڕۆحی شاد بێ ڕۆحی بە بەهەر شاد بێ ئەوە زیاترەوە.